کاتێک میوانێک سفرەیەکی بۆ ڕائەخەی دڵنیابە بەپێی قورئان و حەدیث تۆ عیبادەت و ئەنجام داوە. خزمەتکردنی میوان عیبادەتە، عادەت نییە. پێشەوەی عادەت بێ عیبادەتە. خۆشەویستی خوا ساڵسان باسی کردۆ یەکێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت. تێگەشتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا خوای گەورە لە بەهەشتا کۆمەڵە کۆشک و تەرارێکی دروست کردووە. لە دەرەوە ناو بیناکە دەبینیت، ناو خانوەکان دەبینیت، چۆن دەڵێ وەک شوشەیەک. لە ژووریشەوە دەرەوە دەبینیت، واتە ئەوەندە جوانە ئەم کۆشک و تەلارانەی بەهەشت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە دایناو بۆ چەند کەس، یەکێک لەوانە کێیە؟ أعدها الله لمن أطعم الطعام، بۆ کەسێک دایناوە خوای گەورە کە کەسێک خواردن دا بە خەڵکی، کەواتە خزمەتی میوان دەکەی، ئەو خواردنەی پێی ئەدەی هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. عیبادەتە، بۆیە ئەم عیبادەتە پۆزی پێوە لێمەدە. هەرەکو چۆن ئەچی بۆ عومرەکەت بەس خەریکی پۆز لێدانی، خەڵک بابزانێ من لە عومرەم، خەڵک بابزانێ من لە حەجم، پێویست ناکە برای بەڕێزم. خۆت ئەو شتانە مەکە، بۆی کە بە نیەتەکەت بۆ خوا بێ 100% بە ئیزنی خوا پارێزراو بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیر هاتووە، لەوانەیە زۆربەمان نەمان بیست. وەزانین چی ئەفەرمێ المتباریان لا يجابان ولا يؤكل طعامهما. ئەمە حەدیثێکی صحیحە. واتە ئەو کەسانەی کە پۆز لێ ئەدەن بەسەر میوانە و ئەفەرمێن نە وەڵامیان ئەدرێت لا یوجابانی، واتە ئەگەر دعوەتی کردی زانی کەسێک دعوەتەکە و پۆز لێدا و ڕسمت بڵاوەکاتەوە، ڕسمی سفرە بڵاوەکاتەوە، لە کاتی نان خواردنە نانەکەی بۆ دەم ڕسم بڵاوەکاتەوە. ئەفەرمی ئەو کەسانە لا یوجابانی، وەڵامی دعوەتەکەیان نادرێتەوە. ولا يؤكل طعامهما، خواردنیشیان ناخورێ. بۆچی؟ لەبەرەوەی متەباریان، واتە فەخر و شانازی دەکەن. جا بۆیە ئەگەر پێت خۆشە ئەو عیبادەتە خوا لێت قبولکە، عیبە ڕسمی ڤیدۆی سفرە بڵاوەکەیتەوە. من ئەوەم کرد ئەمڕۆ، ئەوە عیبادەتێکە بۆ خوا ئەنجامی بدە، با بۆ خوا بێ، بۆی میوانەکان بەیانی تەریق نەبنەوە. زۆر ناخۆشە. جا ئەمە ئاخر خاڵە باسم کرد، کۆمەڵی ئادابی زۆر هەیە لە ئیسلامە فێرکراوین. بە ئیزنی خوا هەوڵ بدەین میوانێکمان خزمەت کرد لەبەر خاتری خوا بێ، بۆ بێ کە خوا بمان خاتە ناو ئەو کۆشک و تەلارانەی بەهەشتەوە، نەک بۆ بێ کە فەخر و شانازی پێوە بکەین کە ئێمە خزمەتی میوانمان کردو. پیاوی معقوڵ، پیاوی پیاوانە بەخوا شتیوان ناکات، لێی ناوەشێتەوە مەگە کەسێکی نەدی و بدی بێت.